زیاتر لە مانگێکە پارێزگای سلێمانی بە گشتی زۆرترین ڕێژەی گیان لە دەستدانی بەهۆی کۆڕۆناوە تێدا تۆمار دەکرێت لە بەرامبەرە و دۆخەنە خوازراوی بەهۆی تەشەنەی ئەو ڤایرۆسەوە هاتوونەتە ئاراوە. ژمارەیەک ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی داوا لە حکوومەت دەکەن لە سلێمانی و دەوروبەری خزمەتگوزارەکان باشتر بکرێن تا هاوڵاتیان بە شێوەیەکی زیاتر گیانیان سەلامەت بێت. بەداخەوە لەم کاتەیە ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵکشانە و لە دەرەوەی نەخۆشخانەکان و سەرشەقام ئەبینرێت دەرزی و داودەرمان بە نرخێکی زۆر ئەفرۆشێتە $600 $700. باز لەواکە ئەم دەرزیە لەکوێوە هاتووە چی هێناوێتە هەرێمی کوردستان چۆن ئەفرۆشرێ بۆ لە خەسخانەکان دەست ناکەوێ. تەندروستی سلێمانی لە ئازدە و خزمەت و چارەسەرانەی کە پێشکەشیان دەکا خۆیان بە کەمتەرخەم نازان و ئەوان ڕای دەگەێنن توانای داراییان سنووردارە و هەرچی لە ئەستۆدا بووێت بە زیاوە پێشکەش بە خەڵکی دەکەن. خزمەت گوزارانەی لە شاری سلێمانیە پێشکەشەکرێ خزمەت گوزارێکە لە توانم بڵم بۆ ئەدایەوەنێ بۆ تواناداراییەوە بۆ توانایی کە لە بەردەست سافی تەندروستیایە زۆر لە شوێنەکانی تر و ئەتوانم بڵم زۆر لە شارەکانی تری عێراق باشترێکە چونکە بەڕاستی ئەو خزمەت گوزاریانە لە تازەترین ئامێرەوە لە تازەترین چارەسەرەوانێ لە تازەترین شوێنی مانەوەی نەخۆشیشەوە هاوڵاتیان لێرە لە شاری سلێمانی خزمەتێکی زۆر باشتر ئەکرێت و زۆر پێویستە یعنی ئەوانی کە لە ناو شاری سلێمانیە پێشکەشەکرێت تەنها لە نەخۆشخانە تایبەتەکان لە دەروانە پێشکەشەکرێت بەڵام تۆ توانایەکی دارایی مەحدودی هەیە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی ئاماری دروست و ڕاست بڵاوەقاتەوەن ئاماری ئەوە بڵاوەقاتەوەنێ ئەو ڕۆژانەی کە نەخۆش داخەڵەکرێ بە شێوەیەکی شەفاف بە داتابیس ئەنێرێتەوە بۆ بەڕێوەبەراتی ئەو داتایە ئەهلانەکە ینی ئەو داتایە ڕاستە ینی تۆ گومانی ئەوەکەی لە شارێکی وەکو بەغدا لە شارێکی وەکو بەسڕەکە ژمارەی دانیشتوانی چەند هێندەی شاری سلێمانیە ڕێژەی مردنی کەمتر بێ کە لە کاتێکا مەسەن ئاستی تەندروستی بەو شێوەیە پێشکەوتوتە نێوەکو شاری سلێمانی. لە ڕوبەڕووبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا و کەمکردنەوەی کاریگەریەکانی شارەزانی ئابووری پێشنیار دەخەنە بەردەم حکوومەتی هەرێم بودجەی زیاتر تەرخان بکات بۆ کەرتی تەندروستی چونکە سروشتی ڤایرۆسی کۆرۆنا و چارەسەرەکانی لەو بارەیەوە پێویستی بە سەرفکردنی بڕەپارەیەکی زۆر هەیە. بەڕاستی لەگەڵ ئەوە نین کە حکوومەتی هەرێم پشتیوانی لە کەرتی تایبەت بکات لە تەندروستیە یعنی پشتیوانی دروستکردن یا پشتیوانی بڵین بیناکردنی هەندێک شویا پرۆژەی لە بابەتانەی تری تەندروستی لە کەرتی تایبەتە بۆ لەبەر ئەوەی کەرتی تایبەت عادەتەن هەموو ئەو خەرجیانەی کە لە کەرتی تایبەت دیاری ئەکرێن زۆر گرانن تۆ میلەتەکەت میلەتێکی فەقیر و هەژارە واجبی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە هەموو حکوومەتەکانی دنیا کە پارێزگاری لە تەندروستی خەڵکەکەی خۆیان کەن لەبەر ئەوە لە زیاتی ئەوەی پشتیوانی لە پرۆژەی کەرتی تایبەتکەن بێن لەم لاوە ئیحتیمامێکی زیاتر بە کەرتی تەندروستی حکومی بدەن بۆ ئەوی خەڵکەکە بتوانێت بە فریای خۆی بکەوە خەڵکەکە بتوانێت لە خەستەخانە حکومیەکانە چارەسەری بۆ بکرێ نەوەکو ئەوەی کە ئەیبینین لە هەندێک شوێن خەڵک لە تاو نەمانی ئۆکسسیجین چی لێ بەسەر دێت و چ حاڵەتێک بۆ ئەمە بەڕاستی کە بوو کۆڕیە لە کەرتی حکومیدا لە کەرتی تەندروستی حکومی ئەبێ عیلاجی ئەوە بکرێەوە بەوە عیلاج بۆ خەڵکەکە دابینەکرێت ئەوە واجبی سەرشانی حکوومەت خۆیەتی. هەموو بیرۆڕاجیاوازەکانی ئەم راپۆرتە ناوەڕۆکی سیمینارێکی ڕێکخراوی چەپک بوو کە بە هاوکاری ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت سیدوئۆ لە شاری سلێمانی سازی کردهبوو کە وردەکارەکەی تایبەت بوو بۆی چۆن مامەڵە لەگەڵ کۆرۆنا و تەشەنەکردنی بکرێت و لەو بارەیەوە شارەزایانی لە ڕووی تەندروستی و ئابووریەوە تێدا بەشداری پێکردبوون. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی.